بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەراز و خۆشەویستەکانی پێم خۆشحاڵم لە بەرنمەیەکی دیکەی باس و خواز لە باس و خواسێکی دیکەدا بە خزمەت ئێوەی ئاز و خۆشەویست گەیشتمەوە. بەڕێزان باسوخواسی ئەمڕۆمان گفتوگۆکردنە لەسەر تەوەرێکی گرنگ کە ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیانی هەموو تاکێک لەم کۆمەڵگەی هەیە. ئەمیش باس و خواسە دەربارەی کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان. ئایا خزمەتگوزاریە تەندروستیەکان لە هەرێمی کوردستان بەتایبەت لە بنکە تەندروستیەکان و نەخۆشخانە گشتیەکان لە چ ئاستێکدایە؟ زۆر جار هەووی کە هاوڵاتیانی نیگەران کردووە کەرتی تەندروستی وەکو کەرتێکی تیجاری سیر دەکرێت لەلایەن ئەو کەسانی کە سەرپەرشتی دەکەن، بەتایبەت ئەمانەی کە لە کەرتی تایبەتن جگە لە کەرتە حکومیەکان زۆر جار جۆرێک دەرمان بەسەر هاوڵاتیاندا دابەش دەکرێت و پێیان دەفرشێت کە هاوڵاتیان زۆر جار باس لەوە دەکەن ئەگەر بێت و ئەم دەرمانانە زیانیان پێنەگەینێت حاشا دەکەن لەوەی کە سوودیان پێ بگەینێت و چارەسەری پێویستیان لە ڕێگەوە وەربگرن. ئایا ئاستی خزمەتگوزاری تەندروستی لە هەرێمی کوردستان دوای 27 ساڵ لە حکومڕانی خۆماڵی گەیشتووەتە کوێ؟ لە ئێستادا کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان لە بەرەوپێشچووندایە بیردۆزی تازە و زانستی تازە دەخرێتە سەر ژێرخانی تەندروستی زانستی هەرێمی کوردستان بەوەی کە چارەسەری نەخۆشیەکانی هاوڵاتیانی پێ بکرێت، یاخود ئەم ژێرخانەی کە لە ساڵانی ڕابردووشدا پزیشکەکان هەیان بۆ جارێکی دیکە بەرەو دابەزینەوە هاوڵاتیان ڕوبەڕووی مەرگ دەکرێنەوە لەم ڕێگەیەوە. بۆ گفتوگۆکردن و باس و خوازکردن دەربارەی ئەم کەرتە با میوانداری بەڕێز ئەیسا سدیق چارەکوانی کۆمەڵگەی مەدەنی ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە گفتوگۆ لەسەر ئەم بابەتە دەکەین. کاک ئەیسا سڵاوتان لێبێت و سپاس بۆ ئەم دەرفەتەی بەڕێستان کە بێمەتان بەخشیوە. دەمەوێت لەم پرسیارەوە دەست بە گفتوگۆکانمان بکەین. ئاستی خزمەتگوزاری تەندروستی لە هەرێمی کوردستان بە گشتی لە ئێستادا لە چ ئاستێکدا هاوڵاتیان بە گشتی ئەگەر پێوەرێک هەبێت لەم ئاستەی خزمەتگوزاری تەندروستی ڕازین یاخود گلەییان هەیە؟ بله گەلێک مەمنون دەست خۆشیێ لۆژیکەین کە ئەمروکەوە ئەم میوان کرین ئەسود چالاکوانێکی مەدەنی و برینپێچێکی شارەزا پارێزگەها دهوکێ ئەڤە بووماوێ 20 ساڵایە ئەس نافدام و دەستگەهێت ساخلەمیدا کار کەم و ئەم بێژین کەرتی ساخلەمی مەثەلەن و چنەکریە یاکیری خزمەتەکە کیری و خزمەتەکە بەردەوام یاکیری بەس نەلوی ئاستی پێتڤیەک و خەلکێمە پێ محتاج دلیلی ما سەروێ چەندێ چۆنا خەلکی بوش دەربەی وڵاتی بوو جارە سەریە کرنا نەشتەرگەریە ئەش دەربەی وڵاتی، یعنی حتا گەلێک جارا من عیادا هەیە پزی یا تەندروستی بۆ تیمارکردنا و نەشتەرگەریەت بچیت گەلێک جارا نەخۆش دهنە دەفمە دەبێژیت سوز بیت خوش سەری من بێشیت ئیدیا بچمەش دەربەی وڵاتی، یعنی چمە تێکی بوونمونە ئەفە نیشانت هەدێنە گەلێک پاشمایت نەباش ساخلەمیۆمە یەکی خۆ هێلان شوانا نەبوونا دەرمانێکێ درست ئانجی کوالیتەکە باش نەبوونا نوژدارێ بسپۆر بنگەیت ساخلەمی ئەڤەیەکش ئاریشایە پێش ئێخستنا ڕەوشەنبیریە کادرێت ساخلەمی بشێوەکی گشتی و نوژداراژی حتا حەدێکی ئەڤەژی یا جهێ گازندەیە ئەڤە کومەکە ئاریشا و ئەگەرانە و ڕەوشە ساخلەمیە یا لاواز بووی وەکی خۆ نەمایە ئەمێت بینیم چاوێت خۆ چەند لە پێ دکتۆرەدا چش ئەگەرێ بەنجێ بیت تەقدیرێ چش ئەگەرێ یعنی سەهوە بوونا نوژداری بیت چه ئەگەرادی بیت دبینی ئەن ئەف مرۆڤە ئەف نەخۆشە یان ئەمری خودێ کرد یان شەلەلی بوو یان دەستی بەتاڵ بوو یان جی یعنی ئەعراض جانبیە، یعنی ئەموات بێژین کۆ زۆر باشە کاک ئەیسا دواتر سەبارەت بە ئاستی کوالیتی دەرمانیش لە هەرێمی کوردستان گفتوگۆ لەسەرەوە دەکەین کە ئایا ئەم کۆمپانیانەی کە دەرمان دەهێن هەرێمی کوردستان کۆمپانیای معتەبەرن و پێداویستیە تەندروستیەکان کە دەیانهێنن ئەمانە ستانداردی نێودەوڵەتیان هەیە یان نا؟ بەڵام لە ئێستادا هاوڵاتیان کە لە بنکە تەندروستیەکان دەرمان وەردەگرن بەدەست کەمی دەرمانەوە دەناڵێنن. زۆر جار لە نەخۆشخانەکان هاوڵاتیان دەنێرنە سەیدەلەکانی دەرەوە. لە ئێستادا ڕەوشی پێدانی عیلاج و ئەم پێداویستانەی کە پێویستە هەر تاکێکی هەرێمی کوردستان لە کاتی سەردانیکردنی بۆ نەخۆشخانەکان پێ بدرێت
لە چه ئاستێکدایە؟ بەڕێز بوو مەسەلا دەرمانە ینی زرۆمن ئەمش دەولەتت گەلێکت پۆشڤەمۆینە یعنی بوچی دەرمانی دەرەجە 2 دەرەجە 3 دەرەجە 4 بووم هێدا کوردستان بۆ زانین ئێکش باشترین و زەنگینترین هەرێمێک جیهانەیە بۆ هەبوونا گازێ و گۆمرکێ و دەرامەتی و تەرش و تەوالی و حتا دمۆیکە یعنی کوردستان جهت گەلێکت زەنگینە بوچی ئەدێ دەرمانی دەرەجە 3 و 4 بوو منێت گەلە جا خەلکی ئەوروپا و کوردێمەی چوونێش دەربەی وڵاتی لێندەك حەبکێت سەریشێ فڕێکان ئەو حەبکۆ سەر ئێشێ دێ سەری تەناکات لەشی مروی هەمی دێ تەناکات هەرسیڤە مروی دێ بەد یعنی هەمی ئەعضای جسمی مروی دێ تەناکات ئێک حەبکۆ سەر ئێشێ باشەیت ما ئەوی بوومەتین تو حەبکۆ سەریشی بخۆش خۆیەت و یا پەرسیڤێ بخۆش خۆیەت و شەری قەبدانیش خۆیە یعنی ئەف پەرسیڤە دەمینیت حتا چی يتوانا ديك حبك خوي دي مرتاح بي بوشي دي درماني بو منا إنه دي درماني أبي إكسباير يخرب بوي لسقا كوديار سر درماني داي في سبيل كو أف درمانه بيت أفروتن سي كده طبعا أفا بازرگان دي چندید كده أفا بازرگان زور باشا كاك إيسا بلام لهمان كادام بازرگاناني که برزد آماجوی پیدکی ناتوانن علاجێکی باش بێنن با کوالیتیەکی باش و با گرانیش لەسەر هەوڵاتیان بکەوێت بەڵام ئەو ئامانجەی کە عیلاجەکەی بۆ بەکاردێنرێت بیپێکێ ئەم بازرگانانەی دەرمان بۆچی هەڕوو لە کوالیتی نزم دەکەن ئایا ئەوان ئەخوێندنەوەی ئەمان بۆ واقعی هەرێمی کوردستان کردووە کە لە کاتی تیجارەتکردنیاندا بە دەرمانەوە کە وڵاتیان هەژارن فیعلەن دەبێت شتی ئێکسپایر و بەسەرچوویان بۆ بێننە ناوەوە مامۆستا ئەvە دوو ئەگەرت بۆ حەی دوو ئەگەر ئێک نەزانین و شارازای وان بازرگانا چونکە هەکەر ئەvە شارازا و بسپۆر و نوژدارێت دەرمانخانە و دەرمانسازی چن وی تشتی بکەن ئەو دی باشتر زانین ئەvە نقطەیەکێ نقطە دوێ ئەv مەسەلەگا تیجاریە بازرگانی ئەوان نەبێت دەرمانی دەرەجە ئێک بینن ئەvە دیوی دەرمانینن ئەvێ کو تێرمەنە هێت بۆچی ئیمارات دەولەتەکە ئیمارات شمەگەلێک کێمترە و بچیکترە دي درمانه چیکت شرکات اینی دیت عالمیه دیت کوالیتکا برز و بلند دي في آخر مستوای علمی جهانی وان درمانا دی چیکن و دن خلق خو بلا دو دینار زیاده تر بچه خسیرینی نه بس هوا درمانانا اینن یه درجه دو سیت اینو هر گرانن جی سر به چنده را هر گرانن یعنی امت سیکه دا ام زاین چوایه هر گرانت سیکه دا دیجا اول بووان دو اگر زغرید و اگه ما گوتی ای نزانین و شارازای وان بازرگانا دو مثلا گرانی و ارزانی هر نفسی صحبته یعنی هر نفسی صحبته و اگر کدیش های از اشارت از کم دمه مرز بو خلق خواهانه و خلق ما ام خلق خوینه و ام خویت خوینه بس یعنی اول دیوچونا خلق ما بو وچندی ها کیمه جاره که منه دیگه کردستان خلق ما را بو یا سرخو بونمونه تاخوا نخوش هادی بجین هندک نخوش نرو بوینه چونه بردگه وزیر ساخلمیه آن نخوش خانه که بجنی ام بوچین و درمانا بومت اینن بوچی و درمانا دنمه یعنی اوش اگر اوه الحکمتی هاتش دادن وزارت ساخلمی هاتش دادن اتوماتیکی او دی پیدا چونه که سرخو کنده او بزانن و او درمانه ند الوی مستوی وی خلقینه بس او ید بینن اف خلقه دینا کن همه چه درمانه هایی دنه هری با درمانه تخون و همید بینی شینوارد و درمانا چند کارت کنر سر ساخلمی هم همیاد کن گلک نباشی کارت کنر سر ساخلمی هم همیاد کن درمان باشه کاک ایسا هاوڵاتیان گلەی ئێستا ئەوە دەکەن لە کاتێکدا کە سەردانی بنکەکانی تەندروستی دەکەن یاخود نەخۆشخانە حکومیەکان دەکەن دوای ئەوەی کە پشکنینیان بۆ ئەنجام دەدرێت ڕاستە و خۆ ڕەوانەی دەرەوە دەکرێن بۆ وەرگرتنی عیلاج و چارەسەرەکان هاوڵاتیان گلەی ئەوە دەکەن لە وڵاتێکدان کە سەرخان و ژێرخانی وڵاتە هەمووی زێرە بەڵام بۆچی دەبێ لەم ئاستەی ئێستادا کە قەیرانێکی دارایی قوڵ هاوڵاتیانی گرتووەتەوە حکومەت خەمیان لێ نەخواتووە بۆ پێداویستی پزیشکی سەرەتاییەکان کە مافی هەر تاکێکی هەرێمی کوردستانە بەردەوام بۆ دەرەوان بنێرێ پرسیارە جدیەکە ئەوەیە کە ئایا حکومەت خۆی لەگەڵ ئەم بازرگانانە شەریکە و ناوێت کە خزمەتگوزاری تەندروستیەکان لە بنکەکان و لە نەخۆشخانە گشتیەکان بۆ هاوڵاتیان دابین بکات بۆی کە ئەوەی خۆی دواتر دەیهێنێ ساغ بکرێتەوە لە بازاڕدا مامۆستا شک تێدانینە نەبەست و بازرگانێت یەت ساخلەمی هەر بازرگانێک کوردستانی
يعني سابع المستحيلات او شورکی بکت کو به دست حالاتی دستگل نبید و شریک نبید شک دانینه یعنی مستحیل مروفه که بازرگانه که قاضی را بچید بیت شرکت اگر حکمت دستگل نبید و شریک نبید و هفتش نبید بو مثلا نبونا نوشدار البنگیت ساخلمی آنجی کو نخوشخانه سرکی 24 دمجمهره اوا گرینگه گلک یعنی ویگا به هر نخوشه که بچید نخوشخانه که مازن 24 دمجمهره نوشدار بسپور نابینید نوشدار بسپور دیسپیدی چید حتی لیورو گله بشوید فرقیت ساکدن ساخت خو زرت تو نابینی نوشدار بسپور تو نابینی اول وی او نساخ دیدی گله جارا باراب تر نساخت مرن سبب وی جنده نوشدار بسپوری موجود نینه اول نخوشخانه بنگه ساخلمی هر نوشدار بسپور نینه نوشدار شارزای گشتیه ممارس عامه وینه ماستر هیا و نوی دکتورا هیا او لیتری نخاره مرز بو دکتوریت خوانه دکتوریت برازن رز احترام بوانا بس اوه خلکی ما بیت بینوش داره بسپوره زۆر باشە لە هیچ وڵاتێکی دنیادا کاک عیسا ببوورە کە قسەکەم پێ بڕی ئەم جۆرە اختصاسی کە بەڕێستان ئاماژەتان پێکرد دەتوانرێت نەخۆش ببینێت لە نەخۆشخانەکان وە بەڕێی بکات بۆ پێیکە هێشتا ماستەر وە دکتۆرا و بۆردی لە تەخسیسی خۆی دانیە لە بابەتی خۆی دانێ کە بابەتی پزیشکی ئەمانی کە لە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان هاوڵاتیان بەڕێ دەکەن دەتوانن لە وڵاتانی دیکە هاوڵاتی بەڕێ بکەن و نەخۆش لە بری دکتۆر نەخۆش ببینن برای عزیز اوه چه دولت حسانینه ایلا دولت که هرمه که باشه رکی وکی منوی افتشتنینه نوشدار کلیه خلاص کرد و 2-3 ساله که چیده تدرج کنده و پشتی اینگه بیتا مقیم اقدم و پشتی اینگه چیده بیتا ممارس و نساخب مشید افتشل چه عدانینه اوه حتی ماستری و دکتورای و نبیده هاری کار پروفیسوری و نبیده پروفیسور نساخی نامشید اول دنیای خیلی نفس سیستمندی و که ام بینین و ما گلیه و ما امی وکلنیتوات خیلی افتشنینه دیمین تنویری بود دولت دول نامیه یعنی اول درجه 2 3 و 4 و یک وکیمه همون نوشدار یعنی ویگاویل کردستانه از خود کارمند ساخلمی ما 5 سالا از برپرس بنگاه که ساخلمی بوم یه دست پیکید بشنه زور طبیعی یعنی کارمند ساخلمی یا تو بجن اجبر ممارسه و اجبر شارزه و بی بنگاهیت مشینید بس یا درست اولینه و خلطه مفروضه یا درست نوشدار بسپور هبید بنگاه ساخلمی و بنگاه دید اولی اوید ام بجین اوید وکیم اکشوان من نساخلت مشاندن مفروضه او شارزه گشتی بچنویره یا درست توصایه اول سر سیستم عالمی اول دفعه بنگاه که ساخلمی يعني بنجيت ما دو كي روجانه يعني احتمال 100 نسخه 120 نسخه 80 نسخه 9 نسخه اف نوجداره يتبيني قالك شو بيتفي نوجداره بسبورن دي هندك درمان داني حتى اف نسخه طنقاف بيتو نخوش بيت شني بشتينجي دي هواري خوبته دف نوجداره بسبور نوجداره بسپور دي بشتي از دي شني چلتا كم خلاص يعني تو ينساخ بويو او فتره قدريشه درسي چاره سري نورگرتيا او هر سبب او نوجداره شارزای گشتي مفروضه يعني اف نوجدا اف برپرسید وان بنگیت ساخلمی او بنابت خدانیت ماستری خدانیت دکترای شارزای بسپور بن و همه اختصاصاتا چه جراحه بی چه باطنی بی چه اذن و انف و حنجره بی دفنه بن چه جمله عصبیه بی مفروضه وان بنگاه هبن دبشن چاره سریا که درس بوان خوشا کن و همین بینی نتیجه في چاره سریا نه درست صد بارابتر خلک ما توشی مرنت بیت توشی نخوشات بیت توشی نچاره سریا که درس بیت و پشتینگ علاج فایده وینا کرد اوه همی سبب هنده کد نوجدار بسپور بنگهت ساخلمینی نه و هر سال نخوشخانه جی 24 دمجمیرانی باش کاگ عیسا بەشێک لەم دکتۆرە بەڕێزانی کە نوشداری مختصن و کوبەڕێستان ئاماژەتان پێکرد زۆر جار لە دەرەوە لە عیادە تایبەتەکان نەخۆش دەبینن و نەخۆش بەڕێ دەکەن بەڵام ئەمان هەر خۆیان عیادەکەی خۆیانەوە سەیدەلی وە مختەبەرەکەی خۆیانە ئەمە کولفەیەکی زۆر لە ڕووی مادی لەسەر هاوڵاتیان دەکەوێت ئایا حکوومەتی هەرێمی کوردستان وەک بەڕێستان وەکو چالاکێکی کۆمەڵی مەدەنی وەکو چاودێرێک لەسەر کەرتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ ڕقەمێکی داناوە هیچ شتێکی داناوە بۆەوەی کە پێوەردا بنێت بۆ ئەم پشکنینانەی کە بۆ هاوڵاتیان دەکرێت لە عیادە خارجیەکان یاخود بۆ نرخی بلیت کە هاوڵاتیان سەردانی ئەم نوشدارە مختەسانە دەکەن
ئایا حکومت هیچ ڕقمێکی داناوە کە لەمە زیاتر لە وڵاتیان وەرنەگرن یاخود هەروەکو بازاڕی ڕۆن و برنج و بابەتەکانی دیکە ئەوانیش خۆیان نرخ دەخەنە سەر ئەم چارەسەرانەی کە بۆ وڵاتیان دەیکەن؟ برای عزیز بوب نسبت پلیتا دکتوری فتره که بریار داری خز بری سریع قیرانا داعش و همین نوشدار یعنی اسعار توانا باهای توانا اینا نخاره فتره که وکیشا هندک نوشدار ترسوس هندک نوشدار جامل هندک نوشدار باش سعرت خو گلک اینا نخاره هندک را کرن فتره که هندک وکی خومان پشتی هنگی مدت که یعنی تقریبا احتمال ساله که حتی سال و نیوا دورو برید 2 ساله که وکیشا پشتی هنگی جاره که دی اسعارت خو بلند کنه و خب بریاریا موجوده و حکومته که خلقه که کتیت قیران دا و بدارایی و بحالیه بس وان نوشدار جاره که دی اسعارت خو زفرانده نبه و که بری لیکرن بس اول ویری نراستیان وید مروف صریح بید و صحیح بید برانبری هر گندلی که بیتا کرن هر خلطی که بیتا کرن نوشدارت ما فیگاوه و که امزانین باراکتر امنا بجین 100 ساده بس امشین بجین 75 ساده نوشدارت ما شرکت مختبرانه شرکت اشعانه شرکت صیدلیانه شرکت درمانانه یعنی شرکت سونرینه اوه یعنی حیف و مخابن او دوی فرکت درمانه که بلکه وی نخوشی پیچنا بی تو درمانی کرد بعضی بشته ایلا بی درمانی حتی باشترین دلیل سراخفتنا ما نوشدار ده بشته حرف و درمانه ورگره و بیننی شامل بده دی بوش نیشاته ده ما هکرتنی ویسه اف درمانه و حوصا بخور روژه جاره که آن 2 جان 3 جاره خلاص دی چی هستی دلیل درمان خانه بشته اوی درمانی روژه 2 جاره بخور اوی درمانی روژه 3 جاره بخور خلاص ما چه داعی که تو به نیشا دکتوری بدهی اف نیشادانا دکتوری گمان بومروگی چید بید اوه نیشان هنده که اوه شریک وی درمانیه حتی طبعا یهات یا گوید ما نساخی یا سینت خاریا گوتی از چون غیر صیدلی غیر درمان خانه من درمان کریم من بر نیشا دکتوری دا نوشداری گوتی از وان درمانا نادمده نا چی بتو درمانا خوی هر فلان صیدل درمانا کەواتە نیشاندانەوەی بە دکتۆر کاک ئایسا کەواتە ئەم عیلاجە کە جارێکی تر نیشانی دکتۆر دەدرێتەوە بۆ ئەوە نییە کە دکتۆرەکە بزانێت کواڵیتی ئەم عیلاجە لە چه ئاستێکدایە بەڵکو تەنها بۆ ئەوەیە بزانێت کە ئەم نەخۆشە ئەم کۆمپانیایی کە لە ڕێگەی مندوبەکەوە لەگەڵی ڕێکەوتووە عیلاجەکانی بۆ سەرفکە ئایا هەمان عیلاجی لە سەیدەلێکە وەرگرتووە تەنها بۆ ئەوەیە؟ بله مامۆستا یا دیار عنی شکت دانینه بجمته هکر نوشدار دی بشتی وی درمانی بخورگیره 1 2 3 و دی بشتی جدی چاپ کارین استعمال اویان نویسای خلاص دی چی دستای دلیل بخو کرد او مجبوره که فقیر بیدی بخو چی دستای سکت درمان خانه که ارزان اگر نه دکتوری گوتی از ناورگیره وید نفسی کوالیتی بینی نفسی شرکه وان حصاهی نوشدارت من پیت حسین پریکاوان کمپانیت بازرگانی درمانا چنه سفرا چنه سیاحته چنه دورا بوفت کش در وی ولاتی سر حسابا شریکا درمانا سر حسابا شریکا اجهزه طبی یعنی مخابن کنوش دارید ما وقت کن ویگا طبیت فروشن حیف و مخابن باشترین مهنا انسانی سراسر جهان الگلک دولتا وزارت ساخلمی ها ایکت بریا عسکری بریا تربیه بریا دفاع بریا کشتوکاله یا ایکت مخابن ویگا ما ساخلمی کریا تجارت و بازرگانی حیف و مخابن بو ما یعنی ام وقت دست حالات باشین که وقت نوشدار سیستم ساخلمی همی قسمت خود کاک ئایسا من هەندێک دۆست و هاوڕێم هەیە کە لە کەرتی فرۆشتنی دەرمان ئیش دەکەن زۆر جار باس لە هەندێک کۆمپانیا دەکەن کە دەرمان دەهێن لە هەرێمی کوردستانەوە لە هیندستان یاخود لە وڵاتانی زۆر دواکەوتوو لە پاکستان ئەم کۆمپانیانە هەر لە ناو ڕیزبەندی فرۆشتنی جیهانیدا نین بۆ عیلاج بەڵکو عیلاجەکانیان زۆر کواڵێتی نزمە و لاوازە بەڵام باس لەوە دەکرێت ئەم عیلاجانە دەگەنە هەرێمی کوردستان بەڕێگەی قاچاق و زۆر جار مندوبەکان لەگەڵ خودی دکتۆرەکان ڕێک دەکەون کە عیلاجەکان لە بازاردا ساب بکەنەوە بەسەر نەخۆشی خەڵکی هەژار و کەم دەرامەتدا دابەشی بکەن لە پێناو چی لە پێناوەی کە دکتۆرەکە ئایپادێک یاخود مۆبایلێک یاخود خەسمێک لە دەرمانەکە بەڕێژەی لە 140 و لە 150 بۆی دەکرێت پارێکی زیاتر دەکەوێت زانێرەکانی بەڕێستان سەبارەت بەمە چی دەڵێن ئەمانە بە فیعلی لە هەرێمی کوردستان دەگوزەرێن؟ شک تێدانینە ئەس ئیش کارمەندی ساخلەمی با طبیعی یعنی هەواڵ و برادر و دوست و خەلکێکی زەنگین و فەقیر و ئەو
ایکی جاره که پیوندی یک مکر گوته من تو فلان کسی من گوتی بله گوتی ما هندک کرسته هی هندک درمان هی دیبو ما جهه کی هید بس نفرکا گومه گوتی هکر تو بشی فروشی پاره که گلگه باشه دید والله منوی وجهات بودف متجاره که دواهات بودف من يعني تعرفك متقال هبو يا ديفيجن يا سيفيك من قلت والله برا اولا اجبر خودینا کم و تجارتك حرامه مادام قانونیه نیت کردستانی طریقا گمر کرانه و حکمت من بین حسیر اوش لای اسلامتی و او گناه و حرامه یا دویش لای بشریت و برا حتی نبو بسرمانه ما اویت خلق ما برا خلق ما الحمدلله و انواع آینا میتین مهم یعنی بو بشری چه وادی تو ربی درمانه که یه خرابی کو بس يعني كو 4 دينار بجهنة تو بينيت فيردا فروشها فاس اكش وقالك بسيط يعني وبشينجي من لادا اف درمانات هين جهن واحتمالا نبريكا قانوني حتى بريكا قانوني تين دي بوتاش قمر كاتو دي بوتا ختم كاتو دي مور كاتو دي فسفور كاتو دي رقم كاتو ودرمان درجة دو يا درجة ساوي كبري بيغو بما إشارة داي دي دانا نساخي او كي اف ريدانا بري چند سالة كالهبليري چه بوي افي تشوفت وكورا بوي يعني چند جا در گنجه که خلق دهو که بنج کرده رویکا کورب و عملی کرد رویکا کورب اپندکس يعني ایکش بسیط ترین عملیات ها يعني مخابن یماد بنج ده حتی ویگا و اوانیزی که 2 ساله يعني مانه مخابن دیگو و در مانت اکسپایر بومین او وی پاری هندی گران ده هر یه پاری خود داد هر پاری خود داد 2 میلیون 3 میلیون 10 میلیون دفترک 8 ورقه هر یه پاری خود داد بوچه تو درمان درسنوینی ای بازرگان ای دستالات مانه مخابن تو ولی خلق خوب کی بگو بصدان کردستانی توشی مپرسی جانی بو سربان درمانا مانه مخابن چه بەرپرسە لە نێشتنی هێنانە ژوورەوەی ئەم جۆرە دەرمانانە بۆ هەرێمی کوردستان و بۆچی ڕێگری بە تەواوەتی نەکراوە بۆچی ئەم وەزعە بە تەواوەتی کۆنتڕۆڵ نەکراوە ئایا بەرپرسە حکومەکان ئەوانەی کە بەرپرسن لەم بابەتە خۆیان لەگەڵ کۆمپانیەکانی دەرمان شەریکن؟ برای شکتدانی نه اول رقابت تجاری گلکا کیمه و نه هندا شارازای ویتشتی و کلینجی سر درمانی نه تکرین همه درمان ده برای خودانی اکسپایر آوه اکسپایر و خلق ما احتمال همی کس و نزانن ما دور ریکت هنگ که درمان اکسپایر ببین ای ریکا وقتی وی که ریکا کیمیاویه اگر درمان سر و چو او درمان ناچی بگیده کار اینان من ریکه که دیا هی اگر اف درمانه بهنجی ها اگر رنگوی ها تا گوهارتن اگر بگورن اگر شکلوی ها تا گوهارتن اولشی ریکه که اف درمانه اکسپایر ببید باشه درمانه برادره که من بنگه که ساخلمی درمانه دیتی معیده انتی اسید اف درمانه توزاوی پاودری وی همی چبو بنی بطلی آواوی سرکت بو هندی تشلقاند اف درمانه تفعیل نبود گله کدو یعنی اف درمان اکسپایر فیزیایی نه اف درمان اکسپایر خلاص یعنی ناچه تو کار بینی اف درمان توزای پاودر و هم یا چوب بینی یا وقتی جبسی علی عادی جبسا اوا خان یا چت کن او اواوی مر سر به اوی گوته نوشداری خو گوته برپرسی خو گودی حال و مسئله و گودی نوشدار اف درمان اکسپایر بود اف درمان کارناه یه بحثی دلی بود اوی نوشداری گودی نه بلا و گودی دیش نه عالمی بلا بخوب شرقی تو بدت عالمی مهم یعنی دیفچون نبود اویجی گوته برپرسی خوی شوی ماستر هر دیفچون نبود حتی تقریبا دوروبر 3-4 هیوکا شنی الغیر جه نوشداره که یه خدان درسوز بو یه خدان وجدان بو دیف درمان اکسپایر ناچه کار بینید کتاب اگدا سروکت سخرمی دو که حتی شنف درمان راوستان دی باشه او نوشداره اول دیتی ماوی نزانیه به اکسپایره به جاهش همیا بگیره یعنی برای عزیز اوه مشکلکا گشتیه اوه حکمت برپرسه بازرگان برپرسه نوشدار برپرسه کارمند ساخلمی برپرسه حکمت خلق برپرسه باشه تدید درمان اکسپایره تو بوش نوچی بشه نوشداری تو بوش نوچی سروکات ساخلمی بشه درمان اکسپایره انی گله جاره اف نخوشی توش بو این شکیات ها کری شکیات ها با چه سروکات ساخلمیه چه وزارت ساخلمیه چه پیونه ده که چه پیونه دیج لجنه طبی پیکینه 3-4 نوشداره کن و 3-4 اندامه الرفا بريا سخلمية نا وهيك محامي قال فيديو ده هي بين هي بين يعني بصراحة يعني جو أمين نتيجة بينين نتيجة عمليات أمين بينين نتيجة أفواب سري خلقي هاتي أمين بينين يعني شو بيفنايت ما ندي تجارة كي نوشدارك
آن کارمنده که ساخلمی سجن کرد. یعنی نادیرن نبید که دو ما هکر کارمنده که ساخلمی آن نوشداره که مثلا بوماوی که کم سجن کنن محکمه اکثر بید مفروضه زور طبیعی ما یاسا چه دی یاسا دی جست بینیم چه یاسای دی جبجی کن بید بو همی وای که یک بید فرق نوشداری و محامی و حاکمی و قائدی و رئیسی و مرئوسی و فقیری و امیری و هجاری نینه یاسای بو همی وای که این خلقی زور طبیعیه بیدی سزاده. زۆر باشە کاک ئیسا کەواتە لەم بینەدا ڕۆڵی کوالیتی کۆنتترۆلی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان چییە لە کاتێکدا کە سە لەگەڵ بەرپرسانی ئەم وەزارەتە دەکرێت زۆر جار بە جۆرە قسە دەکەن کە بە تەواوەتی کۆنتترۆلی دەرمانیان کردووە هیچ عیلاجێک ئاودیوی هەرێمی کوردستان ناکرێت هاوردە ناکرێت کە ئەوان کوالیتی کۆنتترۆلی بۆ نەکەن ئاخۆ تا چەند کوالەتێکی لە چه ئاستێکدایە لە کاتێکدا کە هاوڵاتیانی شوە بەڕێستان وەکو چالاکەکەیەکی کۆمەڵی مەدەنی و بەشێکی زۆری ئەوانەی کە لەم بابەتەدا شارەزایان هەیە دەبینن و دەبیستن ڕۆژانە کە علاجی بەسەرچوو لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا ساغ دەکرێتەوە. مەبەست بە بزانم کە ڕۆڵی کوالیتی کۆنتترۆل لە چه ئاستێکدایە؟ والله او یا معلوم وکی ما صارون کری و اشکرا کری بو بینارت خو کنترل حکمت سروی تشی گلکالا وزاو یا کما او اساسات بین حکمت یا مستفیده افت شکلیت لپی بازرگاناتا یعنی مع الاسف امنا بجن حکمت ناکد یعنی حکمتات کد و درمانات اینید یعنی بس امید بینین درمانت حکمت یه درجه 2 درجه 3 درجه 4 یه تجاری بازرگانی هر برای خود على اساس کو درجه ایکن بس او جهر نه درجه ایکن بس نسبت ما درجه ایکن على اساس گلک درمانت باشید بوشید بازرگان اوی درجه ایکن و بوشی یعنی نمونه که گلک بسيط پنادول حبی و معروفه بله بوشی بازرگان دی پنادولی اینی و بوشی دی حکمت پاراسیتول عراقی اینی کو بگای تو دسته کی سرک بخوی تو سریتا پیتنامن اوی ایکش درمانت برنیاس ناف خلکی مدا بوشی دی پنادول تجار اینید و دی بوشی حکمت ما پاراسیتول عراقی اینید یا سامران یا شرکت نینوا و حتی دماهی کشوان همی درمانا بگیره یعنی اوه گناه حکمت بازرگانیا رقابا بازرگانیا درمانا یا کلیت لپ بازرگانا دا تجارت ها لپ ویا و اوه چند اینن بجا هکر حکمت هندک جه کرین اینانت صحی دا هکر نه اینان جی نینه یا هی بس گله که محتمالا 5% جی اف درمانت باشه وید بازرگان اینت حکمت دانینت کرده گشتی دانینه یه حکومی هر صیدلیا برای خوده چه صیدلیا ویگو تو چه بر درگه صیدلیا تو برای خود دیش ویرخی حتی ویرخی همی جور درمانا دبینی باشه باشی تو چه صیدلیا حکمت یا بنگه که ساخلمی آنیا نخوشخانه که تو درمانا خرانا بینی چه گاوا تو چه محل نوشداری دی نوشداری الویری بینی حاضره چون که بیطاقوی 20,000 آیا باشی وقتی تو چه نخوشخانه که گشتی یا حکومی تو نوشداری الویری نابینی يعني أبا قلنا أبو حكمات زفريت أبا بري عزيز زۆر باشە گفتوگوکردن سەبارەت بە کوالیتی دەرمان لە هەرێمی کوردستان بەڕاستی بابەتێکە چەندین بەرنامە هەڵدەگرێت بە ئەوەندە بەس بێ سەبارەت بە کوالیتی دەرمان لە ئێستادا ژێرخانی تەندروستی هەرێمی کوردستان بەپێی زانیاریەکانی بەڕێستان لە چه ئاستێکدا لە ڕووی بینا لە ڕووی ئەو کەلوپەلانەی کە پێویستن بۆ نەخۆشخانەکاندا بین بکرێت لە ڕووی ئاستی زانیاری پزیشکان و کەسانەی کە مختصن بە ڕایکردنی ئیشی هاوڵاتیان لە نەخۆشخانەکاندا الفيري أبد طبعا دو تشت بيشكل جيك جدانا دام جيك لكن ده باشتر بيناري ما تبجهي ما هي آواهي بنايات ما هي أجهزة وكلوبلة بزيشك نسبة بنايات جهة غازنده مع الأسف يعني الجلك جها جلك جندا جلك دورو برا أبي دورو برت باجري من جهة سخلامي جلك كمن ودي سرو برن أو اتحرفتينا يعني نت باشن نت أستي بتوي دانا بتوي خلكي بمنطقة نسبة حتى الداخلي باجراجي مستشفى جلك كمان يعني أمريكان نمونا باجر دوكي داخلي باجر دوكي احتمالا مبلغ كي مازن مروفايته ده هي يعني مع الأسف احتمالا إيش دولو برد 500,000 مروفادي بوري ایک مستشفى مازن يتدين خوشخانة آزادي أبا 6 طابق و ایک مستشفى طوارئ هي ایک مستشفى نسائية هي ایک مستشفى بچيكاي هي بو چدي ایکی که همن
يعني شوي سري حتى وي سري او باشر هندي مثلا بوش ديك مستشفى هبي بوش دوسي مستشفى نبون يعني نبونا مستشفى ايش مشكله و نبونا بنجيت ساخلميش در بي باجرجي ايش مشكله زايده مشكله كدي بسروبريا بنايات يعني هذا ايش مشكله مع الاسف حكمت ما درسي در حق ندر كاتيا و هر ویجی بازرگانی پتیتا کرن جهد خیا نسبت اجهزه و کلوپلا باشه حتی رادکی اجهزه تای کلوپل پزشکی حتی رادکی باشه تای یعنی اویت ها دینا داپین که اشلاح حکمت و وجه چه اشلاح حکمت و چه اشلاح کمپانی بیانی و اوید دابین کنی بس الویری ما مشکل کادیه اف اجهزه پزشکی و کلوپل پزشکی مع الاسف صد هنا کار اینان چنکو نظان کار بینه اما يعني دي مهندس خواته اما جیزانی که دهنده هرمی کردستان ببراز في فقرة تمام كم دهندك مهندس افريقيا دوره كيش دربي ولاتي دي چناش دربي ولاتي احتمال دينا و باشه مهندس بری اجهزه دا شروع درسه بابا اجهزه الکترونی مهندس دیده شروع اندازیات باشه تا بو چه هندك نوش داشتید گل نبرن دا چونکو اول اجهزه طبيه تدوير تنويت بيجي فرقه الكترونيات ويجي واستعمالها ويجي يعني اول فيري مهم عدم الاستعمال ما يا لوازه جلك يا بسروبره جلك جرى اجهزه وما نظام دانشجویی و ما بقوی دیدی نخوش خانت مال کردستان کەواتە بە پێی قسەکانی بەڕێزت بێ لە هەرێمی کوردستان کێشەی ئەجهیزە نییە بۆ پشکنینەکان بەڵام کارمەندانی پزیشکی نازانن ئیش بەم ئەجیزانە بکەن و ئەم ئەجیزانە جار بۆ زۆر تێزجاری وهەیە دروستکراون بەڵام تەنها وەکو خویە کە پیانەوە گرتووە کارمەندانی تەندروستی و پزیشکە بەڕێزەکان تەنها یەک تێستی پێ دەکەن لە هەرێمی کوردستان واتە بەگشتی نازانرێت ئەم ئەجیزانی کە دەهێنرێتە هەرێمی کوردستان وەکو پێویست ئیستفادان لێ بکرێت يعني زين شا مامستا افي جيزا دي وقت بومتهين او احتمال كتالوكي كي قال فريكان بس استعماله به وصف صناعيين چنكو اجهزه احتمال قالك متطوره اجهزه احتمال او اخر اجهزه طبيه دركتي خاصه لاوروبا يعني دي بيجي وي جازي بوما فريكان نشا كسندن حتى عندك فريكان علما هل نفسي صعبه يعني دينا بدرسي نظام استعمال كان يا نقطه كود يا جراي الفيري شني وي اجهزه دي تجربه سر نخوشي كان يلا جرا يعني افجي بيا سبب نخوش توشي هندك نسخيا ببيت هندك نخوشا ببيت يعني تجربه در سر نسخي كان كاف درمانه باش يعني طبعا اونا مش نخل كي استعمال كان بس يعني بمعنى قال جرا تجربه سر نخوشي تذكرن ومع الاسف افجي جهد اخيا ودرستي وكي وان اجهزه بومتينن ودابين كان استعماله بينه تكرن النسخ فايده جنابين آنجی حتی دانشجوی درسی جنازان کانتیجه چه درکد گله جرا نسا داشعه گیری درسی چه ویجار نزانینا زانست نوجداری نگشته وی راده چه اجهزه درستی نداری خستی کو نزان باش استعمال کن اوش دیگه سبب کو نخوش گلک فایده جوی جهازی نبی کا ایسا زور جار لجگل سلکی تندرستی لزور پرسیدی کدا گلیلا کسا مختصکان دکرێت بۆ نمونە دەوترێ هەندێک لە مامۆستایان بەڕاستی ئەرکی سەرشانی خۆیان جێبەجێ ناکەن هەندێک لە پارێزەران وەکو پێویست خوێندنەوە نییە لەسەر بابەتە یاساییەکان زۆر جار ئەم گلەیە ڕۆبەڕووی پزیشکانیش دەکرێتەوە کە ئەوانیش کەسانی خوێندەوارین ڕاستە بڕوانامەیەکیان هەیە و خوێندویان نەتاو ئاستە بەڵام دواتر بەهۆی کە تێکەڵ بوون لەگەڵ جیهانە مادیەکەیەوە ریسێرچ و بەدواداچوون و زانیاری ئەپدەیتی تازەیان فەرامۆش کردووە ئەمە تا چەند لە ناو پزیشکانی هەرێمی کوردستان دەگوزارێ هاوڵاتیان زۆر جار بۆ تایبەت ئەوانەی کە چاودێری ئەم دۆخە دەکەن باس لەوە دەکەن کۆمەڵێک نەخۆشی هەیە لە هەرێمی کوردستان پزیشکان دەزانن هاوڵاتیان کە سەردانیان دەکەن پزیشکەکان چارەسەری پێویستیان دەدەن و جگەر لەم کۆمەڵە نەخۆشیانە کاتێک کە نەخۆشیەکی تازە دەردەکەوێت ئەوان ناتوانن دەستەوەستانن لە ئاسیدا بەهۆی ئەوەی کە خوێندنەوەیکی قوڵیان نییە لە بوارەکانی خۆیاندا زانیاریەکانیان ئەپدەیت ناکەنەوە ئەمانە تا چەند ڕاستن لە بازاری تەندروستی لە هەرێمی کوردستان برێ عەزیز ئەڤە ڕێژێکۆ گەلێک مازن ئەڤە هەی و لەسەر هەمی مستەوەی سەخلەمیە ئەم نابیژن بەس نوژدارە بکەنێ نوژدارە کارمەندێت سەخلەمی فەرمانبەرێت سەخلەمی زۆر طبیعیە فەرمانبەر ینی دێهینە ئینشاڵڵا بابەتی فرمانبر ساخلمی راست فرمانبره و یک بنگه که ساخلمی شد کرد بس پیتویه اوجی
يعني هندك دابو نريت سخلمي بزانيت هندك بزانيت سر هندك بابت سخلمي بزانيت چون كل بنجاكي سخلمي زور طبيعي او بزانيت هروسا كارمند سخلمي بتبيا وان معلومات خو يت زانستي يت سخلمي ابديت كد بردوام طبعا هذا شيء دميت سر حكمتي وسر بيجي سر او پرتوکا بخینید آخر و کلیت زانستی بخینید عالمی هروسا سر حکمتی جاکوی بردوام بتا دورا خولاش در وی ولاتی ناف ولاتی دا باشتر لیبید هروسا نوجداری بسپوجی نفسی صعبتی خلک ما في گازندید کرد بری دو اگرید بوهی ایک شوانا هندک نوجدارم ناویجین همی طبعا مره سنم نوجدارت منه و سخلمی ما یه چاره سر کنو و خلکی اوه هنده ساله یه چاره سر کن مره بو نوجدارت خوانه بس هندک نوجدارت هین شهادتوانا احتمالا باورنامتوان ندرستن و زانینوان هنده و دمای خو نسخیا هندک نسخیا کن که شوراوی او نینه ایک اوه نزانین دو مثلا ندرسوزی ما مستا یعنی اوه گلک مایت های نوجدارت های ندرسوز درستی شو ناکم درستی کار ناکم طبعا اوه گونه که گلک مزنه و جریمه که گلک مزنه در حق خلقی داته ده که احتمالا زانید احتمالا یه علمی به های بس انت خلينا كده خدنا ما دي علاجك كده يلا باور كده نوجداره که هل دو که بتبینا کد نوی بیجین بس نکرده راستی نکرده یه جدر و یادی همشین بیجین یعنی عربه با اختصاص او على اساس مساعد پروفیسور او یه باطنی او یه قسطره او گره زیره که جوراوی چار پیش میجن ساخت چنه جور و خرط مشید خود بیجی بنگه ساخلمیه دی بشتوی چل تاوتیا اما دی بیجی یعنی اما بنگه که ساخلمیه عادیه و 4-5 نسخه که چونه بیرو یادوی 20,000 هن نسخه چی 20,000 دادی باشه ازیات مدفته مدفیتو بتنم مشینی راحت خو قال من باغي مش مشكله لينا من مشكلات دلياي افنينا اما بينشا شكل جربه و دكتور مشهور يجبن يصل بجاي في شيء هاتي نوش داريت ماشي يذكر از قالك بيت حسن برادرت ما من يقول بوي حتى الهفليري السليماني الدوكي يعني اف نوش دار السيچاره كوبي قادي كات جربه بوچي بري عزيز خشك عزيز تو نوش دار يعني بوچي دي السيچاره كات جربه افن مخابن مع الاسف افن درسوزيات در حق هولاتي دوت تكران و در حق زانستی داده تکرین یعنی اوه قیمت ندا زانستی اف زانستی هندی مازن یعنی ویگاوه یه باکی ما دست پیکی گوتی الگلک دولتا بزیشکی ساخلمی ایکتید فعلا یعنی اکا بچیکش دیکا خوب ببید و هکرات بچیک ساخلم نبید ما دی چوا گشکه دی چوا فیری تربیت بید دی چوا بیتا اندازیار دی چوا بیتا محامی دی چوا بیتا حتی دمایی که یعنی اوه دی چوا پیش که بیتا افمرو و ایلای ساخلم نبید وجا لوا ساخلمی ها ایکتید مفروضه اوه شکی گلک مازم میدف مع الاسف قیمتا ساخلمی ما گلک ها کم کری چش نوشداری بگیره چش کارمند ساخلمی بگیره چه فرمانبری ساخلمی بگیره چش حکمت بگیره چش حولاتی ها بگیره یعنی ما بدرستی ما قیمتا ساخلمی هاش دسته ما بدرستی قیمتا ساخلمی ما ندایه مع الاسف از ایکش کارمند ساخلمی ما کارمنده که ساخلمی باش می های کارمند دکتره که باش می های خلقه که ناف دو مدزکیت ساخلمی دو ما خلقه که باشه ای بس مع الاسف ما قیمتا به یا اینا خاره خلقه که بگو به یعنی دلیلی مل سرده خلقه که تراناب مد کرد بشته هین نوشدار شلای که بده هین قصابن شلای که بده هین بجنه هین چنازان شلای که بده هین بجنه هین بازرگان نه بگید عالم نرسر ما و چوبکوی بچا بخود کەواتە دەتوانین بڵین کە ئاستی هۆشیاری هاوڵاتیانیش لە ئاستێکی نزمدا و بەشێک لەو تاوانانەی کە لە سلکی تەندروستی لە هەرێمی کوردستان دەگوزارێن ڕاستەوخۆ پەیوەندی بە ئاستی نزمی هۆشیاری هاوڵاتیانەوەیە بۆ پێی کە هاوڵاتی زۆر جار سەردانی کەسانێک دەکات بۆ چارەسەر کە ئەمانە هیچ کەسی مختصین وەک ئەو نمونەی کە بەڕێستان ئاماژەتان پێکرد لێ کاتدا 5 کەس 6 کەس دەستنە لای ئەم بەڕێزەی کە پشکنینیان بۆ دەکات مەبەستمە بزانم کە هاوڵاتیان خۆشیان تاوانبار نین لە خراپی ئەم دۆخەی کە لە بارودۆخی تەندروستی لە هەرێمی کوردستان دەگوزارێت بەڕێز من گوتەتە یعنی خەڵکی ما خۆ پێشاندانات کرد سەرا موچە خەڵکی ما یە خۆ پێشاندانات کرد سەرا حکمڕانیا هەرێما کوردستانی بوون منە خەڵکی ما پێشاندانات کرد سەر مستەوای تەربیە و حتی دمایی که هشتا جاره که ما خلقی خود ندیده او ایسه ایک شوانا ما همیو پیک و همید ما جاره که خود پیشان دانک نگیریه بو ساخلمیه بو پیشگاه برنا کرتی ساخلمیه بو
بۆ نوژدار بچیتە بنگێت سەخلەمیە داوامێت کەت وێرێ بۆ ئینۆنە دەرمانێت باش خەلکێمە 5 سەدێ گونەهبارە سەرا پێش نەپێش بە برنەوە کارتی سەخلەمیە بشەوەکی گشتی و 5 سەدێ یەدیە حکمەتە وەزارەتە سەخلەمیە یا نوژدارە و کارمەندی سەخلەمیە هەوڵاتیێمە بە گوناهکارت وێ چەندێدا مەفروضە خەلکێمە بێ چەندێ قبیل نەکرد يعني هكر مديد نساخ من نساخ برا دكتوري اول فيري دوك يا تشبو نساخ شو ناخذ خانه بحثك بوكر قدي معدتي شاكران عليه 50 شير عليه نساخ درسيو قالك يعني فقيري 50 شير خلاص يعني مرن بري سوري ولي بيتها طبعا بري فان احداث داعش او رابط شو سوريا فقيري بعد جو مروفيتو همي اكو دجن كاري خو كيرو بارا ليك دانو يلا دي برا سوريا شو سوريا نازورك بوچیکل بودی برای عزیز بودی معیدات التهابك گلک بسيطه و چه سرطان او 50 شیل تنینه در ما یک درمان دایه حتی هاتیه دو که چه بود باشه يعني ابكو نبو كيف زبريتا و بوي نوجداري زبريتا و بوي حكمت زبريتا و زايدن بوي خلق زبريتا و باشه هاولاتي تو شو تقول دكتوري تباهو قلت من افا تقرير سوريا يا شو قلت من التهابك عاد يبونمونه والى اخره يعني ویری چند جارا نوجدارا مدرسه که مال دو که ماموستای که می برز دو که اشعه گرد سریوی تجبیرت کردن بیراوی چون اشعه گرد دکتر دو که گفتم نشون دست خوب کنه سریتا هاتا حولیری نفسی صعبته چو ایران نفسی صعبته ازاو مروفه که ویل ترکی بو گوتی وره ترکی دی ساکنه دکتری چون اویری گوتی بابو اوه گلک بسیطه اوه تشکی گلک بسیطه عملیاتك بسيطه ورمك بتشيكي هايدي وتعملي كانوا تشم ترسيشي نينا فعلا 8 ساعات عمليات ويفكيش عمليات ويكر مغرب زفري فهش وبيريتوي ذاكراوي همي زفري فه وجاميري كتبت خو خواندن قرآن خواند ويشه درس بو چند روزه كمال مستشفى زفري فه يعني مقصده من او وقت زفري نفه نه چون گوتن نوشداری بوچی اف عملیات و گلک بسيط تدخلون دید يعني چه مساله تونو چه دورات تونو چه دربي ولاتي تعلم نخواند یا تزانس بوچی يعني تونش من عملی کی دنیا کوپر مبارزان کاگ عیسی کواته ئێستا لە هەرێمی کوردستان بەهۆی ئاستی زانیاری بەشێک لە شارەزانی بواری تەندروستی لە کاتی بینینی نەخۆش لە دیدەنگاکاندا لە عیادەکاندا دەتوانین بڵێین بەشێکی زۆری هاوڵاتیانی دیکەشن وەک ئەو نمونەی پێشتر باست کرد کە بە جۆرێک لە زۆرەکان تۆقاندویانن بەڵام لە هەمان کاتدا ئەم نەخۆشیە خراپانیان نییە کاتێک کە سەردانی وڵاتانی دراوسێ دەکەن سیر دەکەن نەخۆشەکان زۆر بەسیتە ئەمانە حاڵەتی زۆر هەن لە هەرێمی کوردستان زۆر بە کورتی وەڵام دەیتەوە سپاس دەکەم برس باشترین دلیل بو وی یعنی برسفدان بو وی بسیاره بلا هولاتین ما برسفیدن که چند خلکی ما ناف هرم ما چاره سری خود کرد و چند چنش در بر از این بیش متن نخوش اکات دفت من گوتی سوز بید خود سری می بیشید اب چمش در وی ولات یعنی حتی وی درجه بو سریشانی مروف چیدش در وی ولاتی يعني بو ددان چی کرنا بو تجمیله که بو عملیه که گلک بسیط بو التهابه که گلک بسیط بو عيب وقصيرية كبسيط يعني الإنسان بوي بيربي تشي داشدار في ولاتي تشي تركيا بي تشي إيران بي تشي بري بيقابي تشونا سوريا بيقابي تشونا أوروبا يعني باشه أفني شو أفن برسفه هنده يا في بسوريا يعني أفني شانه ده ندر سوزيا نوجداري بگیره و نه شرازايا نوجداري بگیره و نه اینانا درمان درس بگیره و نه خمخوری و حکمت بگیره و هر وصوكي ما قلتي خليجي قلنا بارا برانبري دي چنده خلق مجاري که خوب پیشان دانک نگیری برانبری وزارت ساخلمیه برانبری رفبری که ساخلمیه کو بشه بوشی وان بوم اصلاحاتانا کن و چاکسازیانا کن 1 2 3 4 اول آواهید به سر و برن نوجدار کار سری اگه درست نکن درمان ند باشن و یعنی جوان آلیشت اودنا في کارت ساخلمی ده بەڵێ زۆر بەڕێز ئایسا سەدیق چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە میوانی ئەماڵقەی بەرنامەی باس و خواز بوون. بەڕێزان باس و خوازکردن سەبارەت بە کەرتی تەندروستی ئەمەنیە لە بەرنمەیەکی ئاوهادا و لە وەها کاتێکدا بەڕاستی بەتەواوەتی تیشکی بخرێتە سەر. ئەمە کەرتێکە زۆر ئاڵۆزە لە چەندین لاوە فەرعی لێ دەبێتەوە و ئەمە یەکێکە لەم کێشانەی کە لە ساڵانی ڕابردوو تاوەکو ئێستا نەتوانراوە چارەسەر بکرێت بەو هیوای کە هاوڵاتیان خی گەورە خۆی بیان پارێزێت وە پێویستیان بە کەرتی تەندروستی نەبێت لە هەرێمی کوردستان بەوەی کە کێشە تەندروستیەکانیان زیاتر نەبێت بەو هیوای هەمیشە لە لەش ساغی و لە تەندروستیەکی باشدا بژین. ئەمەڵخەی بەرنامەی باس و خواز کۆتایی هات تا بێگەیشتنەوە لە ئەڵخەیەکی دیکە و لە تەوەرێکی دیکە هەموو لاکتان بەخوای میهرەبان دەسپێرم. خواتان لەگەڵ.